24 یانە بەشدارە. ئەمڕۆ خولی پلەدوەکانی کوردستان دەستی پێکرد دەستپێکی یاریەکە لە نێوان هەردوو یانەی حاجیاوە و یانەی سەنگەسەر بوو. من زانیاری زیاتر لە سکرتێری یەکێتی تۆپی کوردستان وەردەگرم ئەو میوانمە مامۆستاگەر فەرمی بۆ ئێرە سڵاوت لێبێ پێمان بڵێ خولەکە دەستی پێکرد بە فەرمی ئەمڕۆ. پێشەشی بە خێراتتان دەکەم بەڕاستی خولەکە یەک دوو ماگە دوا کەوت بەس پێمان باش بوو کە ئەو ساڵیش تەکمیلەی خولەکانی کوردستان بکەین بە خولە پلە دووی کوردستان. وەکو خۆتان بین ئێستا بۆ 4 گروپ دابەش کراوە خولەکە. ئێمەوەمان کرد هەر گروپەک ڕۆژێکی بۆ دابنین بۆ هەتا چەند زیاتر جەماوەر لە دیاری ئەو خولە بیتن زیاتر جەماوەر زیاتر بینەر بیتن و خولەکەش بە خۆ زانانی هەموو بە یەک مەرحەلە تەوا دەبی بەتەڵ مەجموعەکان ڕاستەوخۆ بەسەرەکۆن بۆ پلەیەک دووەمەکانیش پلەی ئۆف دەکەن ئینشاڵڵا هەمووی لە شاری هەولێر ئەوانیش بیتاقەی پێنجەم بەدەستدەێنن. بۆچی دواکەوت ئەو ماوەی کە باس بە خۆ دەزانی لەبەرهۆی وەزعی ئابووری کوردستان و ئەو شەڕی مابینی ئەمریکا و ئێران بوو کەوای کرد ئەو خولە زیاتر دواکەی بە خۆ دەزانێ ئێمە کێشەمان لە پلەی نایە بوو پلێشە بوو زۆر یاریمان دوا دەکەن زۆر تازیلمان دەکرد هەر بە بۆنێ ئەو مەشاکلی هەیە لەو دەڤەرە هەیە. باشە چەندی بەشدارە بڵێن چەندیانە بەشدارە لەم خولێدا؟ ئەم خولێ 24 یانە بەشدارە لەسەر 4 گروپ دابەش کراون وەکو پێم گوتی گروپی ڕاپەڕین گروپی سلێمانی گروپی گەرمیان گروپی هەولێر 4 گروپە. هیچ دوای دەستپێکردنی پێت وایە هیچ کێشە گرفتێک ڕوبەڕووتان ببێتەوە زۆر جاریانەکان بایکۆت دەکەن بەهۆی قەیرانی دارای ئەمانە گرفتن لە داهاتوودا بۆیانە هیوادارم ئەو شتانە توشمان نەبێ و گرفتانە باوەڕش ناکەم توشمان بیچکە وەکو پێم باسم کرد هەر گروپی 6 یانەیە 5 یاری دەکەن بە یەک خۆناغتەوا دەبێت یعنی یاریەکان زۆر نییە پێویست ناکە یانەکان باوکۆتکەن ینی ئەو هەندە مەسروفیشان لەسەر ناکەوێتن. خۆشویست پاس بەڕێزی سۆسپاس بەڵێ ئەمە بەگشتی لەسەر خولی پلەدوەکانی کوردستان کە ئەمڕۆ بە فەرمی دەست پێ کرد و یاریەکانی دیکەش لە داهاتوودا بەڕێوە دەچن.